عزیزان لە چاوەری یەکەم هەزارەکەوەیان لەسەر بەرنامەشە ئاماژەمان پێدا باس لە ڕێگریکردن دەکەین لە کوشتن لە ئاینی ئیسلامدا دەپرسین ئاخۆ هۆکاری کوشتنەکان چین و بۆچی ناتوانرێت بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ ئەم دیاردەیەدا بکرێت کە ئێستا ڕۆژانە لە هەرێمی کوردستان دەبینینەوە چەندین حاڵەتی کوشتن ڕوو دەدات بۆچی نەتوانراوە ڕێگری لێ بکرێەوە ئاینی ئیسلام چۆن لەم بابەتە دەڕوانێ چی چارەسەرێکی بۆ داناوە ئایا بەڕاستی کوشتنەوە و ئەو شێوازی کە ئاینی ئیسلام پەیڕەوی دەکات هۆکارێک دەبێت بۆ ئەوەی کە ئەم کوشتنانەکەم بێتەوە و بتوانێت ئاینی ئیسلام ڕۆڵێک و کاریگەرێکی باشی هەبێت لە نێوان کۆمەڵگایە بۆ سەپاندنی ئەو یاسایانی کە خۆی گەورە دایناوە ئەمڕۆ باسیێن بابەتە دەکەین لەگەڵ مامۆستایەکی زانکۆ و وتاربێژ ئەویش دکتۆر عومەر حەسەنە لە سۆرانەوە لەگەڵمانە دکتۆر سڵاوی خوات لێبێت و ئەم کاتەت باش. السلام عليكم ورحمة الله سلاوی خی پەرگار لە ئێوەش و لە بینەرانی بەڕێزیش بێت. دکتۆر سەرەتا با بۆ دەست پێ بکەین بەڕێستان وەکو خۆتان هۆکارەکانی کوشتن بۆچی دەگەڕێنەوە کە ڕۆژانە لە زیاندبوونەوە ئەم هەواڵانە دەبیستین. دیارە هۆکار گەلێکن بۆ مەسەلەی کوشتن و دەستچوونە خوێنی مرۆڤ کە پیرۆستترینی بوونەوەرەکانە لە گەردووندا. ئەویشان بە پلەی یەکەم هۆکاری دوورکەوتنەوە لە دینی خوای پەروەردیگار نەبوونی واعیزێکی دینی ئیمانی کە ڕێگر بێ لەوەی کە مرۆڤ دەستی سوور بێ بە خوێنی مرۆڤێکی تر بەنەحەق و هەروەها هۆکاری تریش هەنە بەڕاستی کەوانە لە دوای یعنی هۆکارە سەرشیەکە دەتوانی بڵێن ئەوەیە یعنی ئیمان لاوازی بەڕاستی پابەند نەبوون بە شریعەتی پیرۆزی ئیسلام و هۆکارەکانی تریش بێگومان یعنی هۆکارەکان هەندێک جار یعنی لە گۆڕاندانە مەسەرەن جاری وا هەیە کێشەیەکە کەویتە دادگایەک بەهۆی تاخیربوون و کەڵەکەبوونی کێشەکە و دەستی پێکردنەکە وای لێ دێکە ئەو کەسە ڕەنگە یعنی ئەو ئامۆژگاری و ئەو هەڵەی یعنی ئەو فرسەتەی نەدرێتێکە کەوا بکات کە تووشی ئەو هەڵەیە نەبی یعنی وای لێ دێتێکە یعنی کەس نییە کە ناسیح و ناسیحێکی ئەمین بێ بۆی جاری وا هەیە دادگەکان جاری وا هەیە ڕەنگە هۆکاری تری مادی و کۆمەڵایەتی بەڵام بە دەرەزەیەک ئەمە کە هۆکارانە باسەکەن هیچی مبەڕیر نین ینی بێگومان ئەمانە هیچیان مبەڕی نین بۆی مرۆڤێکی تر بکوژێت بەناحەق بەڵام ئیدی ئەوانە لە کۆمەڵگەی کوردەواری واقعن و ئەبێ ئیشارەیان پێ بکرێ بەڵێ ئێسادا ئەو ڕووداوانە زۆر بوون و ڕووداوی کوشتن زۆر بوون هەر نەک لە هەرێمی کوردستان لە جیهانیشدا زۆر زیاتر بوو لەوەی کە لە جاران بەڵام هۆکارێکیشی دەگرێتەوە بۆ زۆربوونی ژماری دانیشتوان لەسەر گۆی زەوی ئەمەش بۆ خۆی هۆکارێکە بەڵام بە گشتی ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگە چاری چی دۆزیوەتەوە بۆ ڕێگریکردن لە کوشتنەوەتە چ ڕێگایەکێ بۆی کە ئەمە کەم بکرێتەوە دەزانین کە لە دروستبوونی مرۆڤایەتی ئەمە بوونی هەیە بەڵام دەکرێت بە شێوازی لە شێوازەکان پێ بگیرێت و کەم بکرێتەوە. بێگومان عفوان یعنی هۆکاری تریشەنەکە یعنی ئەو هۆکارانە هەموو خەڵکیش یعنی بە زۆر بە ئاسانی هەستی پێکە یعنی هەبوونی ئەم هەموو چەکە بێمۆڵەت و ئەم هەموو یعنی بە بەڕەهایی هەموو یعنی گەنجێک مێرمنداڵێکی خواردتە من 18 ساڵیش ئەتوانی هەر چەکەچی بێوێ بیکرێت بەڵام خۆشبەختانە ئێستا و بڕیارە درا هیوادارین بڕیارەکە تا سەر بێ و بەردەوام بێت و تەنفیزکردنەکەی بە شێوێکی جددی و ئیلزامی بێت دیارە ئاینی پیرۆزی ئیسلام چونکە بەرنامە و منهەجی مرۆڤایەتیەوە بۆ گشت مرۆڤایەتی هاتووە و ئینسان پێیدا سنتەرە لە ئاینی پیرۆزی ئیسلام و ئینسان و مرۆڤ لای خوای پەروەردیگار زۆر بەڕێز و گەورەیە و ئیسلامی پیرۆز چەند تەدابیرێکی داناوە چەند هۆکارێکی خۆپارێزی داناوە بۆ ئەوەی ئینسانی موسڵمان بە هیچ شێوەیەک تخونی کوشتنی بەناحەق نەکەوێتەوە لەوانە یعنی هەر لە سەرەتاوە پەروەردەیەکی جوان پەروەردەیەکی دروست بۆ ئەوەی جیلێکی دروست بۆ ئەوەی تاکێکی دروست و تاکێکی یعنی دڵپڕ لە ئیمان و بە ویژدان بۆ کۆمەلگا بێتە بەرهەم بۆ ئەوەی بە هیچ شێوازێک ئەو تاکە لە چاکە و لە چاکە خوازی و لە مرۆڤ دۆستی زیاتر بیر لە شتێکی تر نەکاتەوە خوا نەخواستە کە بیر بۆ باتەوە کە کەسی بەرامبەری ڕەش بکاتەوە یاخوا نەخواستە ژیانی لێ بستینتەوە و لە ناوی ببە
ئیسلام ئەگەر تەماشای ئاەتەکانی پیرۆزی قورئان بکەین، قورئانی پیرۆز 1503 ئاەت ژمارەی ئاەتەکانی ئەخلاق و ڕەوشتە. خوای پەروەردیگار لە کۆی ئاەتەکانی قورئانی پیرۆز لە 1503 ئاەتدا باسی ئەخلاق و ڕەوشت و وە کۆی منزومەی ئەخلاقمان بۆ دەکات، لە دەستپاچی، داوێن پاچی، لە ویژدان، لە سەبر و ئارامی، لە حیلم و ئیناەت، لە لەسەرخۆیی و هەموو کۆی هەموو چەمکەکانی تری ئەخلاق و ڕەوشتی بەرز. کەچی ئاەتەکانی خواپەرستی تەنها 103 ئاەتە، عەفوەن 131 ئاەتە. خوای پەروەردگار کۆی پەرستشەکان کە 5 کۆڵەکەی ئیسلام لەسەر ئەو ڕوکنانە دانراون، نوێشکردن، ڕۆژی گرتن، زەکاتدان، حەزکردن، ئەوانە هەمووی خوای پەروەردیگار وە کۆی عیبادەتەکانی تری تەنها لە 131 ئاەت، یعنی دەتوانین بڵێن ئايات الأحکام لە قورئانی پیرۆزدا 131کە. باقی ئاەتەکان 3 بەشی زیاتر هەمووی باسی پابندبوونە بە ئەخلاقی جوان. دوایە ئیسلامی پیرۆز وەکو ئیبن القەیم ڕەحمەتوخوا لێبی ئەفەرمووی ئیسلام بریتە لە معاملە، لە هەڵسو کەوتکردن، المعاملة مع الخالق والمعاملة مع المخلوق. هەڵسو کەوتکردن لەگەڵ پەروەردیگار، هەڵسو کەوتکردن لەگەڵ پەروەردیگار ئەوەیە کە خوای پەروەردیگار ئەو شتان لەو شتا یعنی لەسەر ئەو شتانە و ئەو خۆڕە و شانت لێ نەبینی کە ڕقی لێ ئەبیتەوە. خوای پەروەردیگار پەیوەندی لەگەڵ بەردەوام بکەی و پەیوەندی لەگەڵ خوای پەروەردیگار پتە و توند و تۆڵ بێ بە عیبادەتەکان، بە خواپەرستیەکان، بە نزا و پارانەوە، بە پەرستشەکان و معاملەکردن هەڵسوکەوت لەگەڵ مرۆڤەکان بەوەیەبی کە ئینسان لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە بە بەردەوامی پیادەی ئەو ئاەت و فەرمودانە بکە کە خۆی ئەبینیتەوە لە منزومەیەکی گشتی ئەخلاق و ئەخلاقی جوان و کە ناوی زانایان پێڵن الأخلاق الحەمیدە، الأخلاق الحەسەنە، و کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرموویت دەربارەی دایک و باوکان کە مەسئولیەتان ئەخاتە سەرشان و دوای ئەوان مامۆسایانی پەروەردە و هەد مامۆسایانی زانکۆ و زانایانی ئاینی بەپلەی یەکەمە فەرمی ما من عەبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة. أفرمي خواي پروردگار هر کەسێک کە ئەمانەتێکی دابیتە دەست ئەگەر ئەو ئەمانەتە بەجوانی بەڕێک و پێشی ڕاچاوی نەکا و نەی پارێزێ ئیلا خوای پەروەردیگار لەو ڕۆژەی کە دەمرێ وەفاتەکە ئیلا ئەو کەسە بەخائین و بەخائین خوای پەروەردیگار ناوی تۆمارەکە لە لیستی خائینان بۆ ڕعیەتەکەی خۆی، بۆ ئەو ئەمانەتێکە لە ژێر دەستی بووە و خوای پەروەردگار بەهەشتی لەسەر حرامەکە. ئێمە وەکو باوکان و دایکانی ئازیز و ڕێزدار ئەو منداڵانە ئەو زگەرگۆشانە ئەمانەتن لە ژێر دەستیان، دەبێ یەکەم زار لەسەر ڕەحم و بەزەیی، لەسەر ئینسان دۆستی، مرۆڤ دۆستی ڕایان بێنن و پەروەردەیان بکەن لەسەرەوەی هەڵ نەچن، ئارام بگرن و زوو بڕیار نەدەن و بڕیاری لە ناکا و هەڵە نەدەن و لەگەڵ ناخۆشی و نەهامەتی و ناسۆریەکان ئارام بگرن و کاتێک بربەستێک ناخۆشیێک لە ژیان دووچارێ بیتەوە کە ژیان هەمووی هەرواز و نشێوە فێرە ئەوەیان بکەن کە فێرە ئارامگری بن و ئیستیشارە و وەڕاوێژ بە خەڵکانی دەوروبەریان بکەن لۆ ئەوەی بڕیاری هەڵە نەدەن، کەواتە پەروەردەیەکی تەندروست کە ئیسلام زۆر تەرکیز لێ ئەکاتەوە و ئیسلام تەرکیز لەوەی ئەکاتەوە کەوا ئێمە نەک هەر خۆمان دایک و باوکان خۆیان بپارێزن لە دۆزەخ و لە سزا و لە ڕق و قینی خوای پەروەردیگار، بەڵکو جگەرگۆشەکانیشان خوای پەروەردگار ئەمرمان پێکا لە قورئانی پیرۆز یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا، ئەڵێ ئەی باوەڕداران ئێوە خۆتان و ماڵ و منداڵتان بپارێزن لە ئاگرێک لە دۆزەخێک کە وەقودەکەی وە سوتەمەنیەکەی مرۆڤ و خەڵوزە خوا پەنامان بدە. کەوا ئاەت بۆ ئەوەی ئینسانی موسڵمان چۆن باوکان و دایکان هەوڵ ئەدەن کەوا بژێوی منداڵەکانیان دابین بکەن و جل و بەرگ و پۆشاشی باش، خواردنی باش، شوێنی باش لە زستانان و هاوینان حسابی سارد و گەرمیەشی باشیان بۆ دەکەن، بە هەمان شێوەش و زۆر زیاتریش دەبێت لایەنە معنەویەکە، لایەنی پەروەردەیی و لایەنی هەڵسو کەوتکردن حساب بۆ ئەو منداڵانە بکرێ بۆ ئەوەی مرۆڤ و دوادزار ئەو جگەرگۆشانەمان خوا نەخواسا لە مەقامی ئەوە بینینە دەرێکە تەنها خوای گەورە بۆ ئەوەی داون کەوا خواردن و خۆراکیان پێ بدرێت و پەردە و پۆشاک بکرێن، بەڵکو دەبێت
لەگەڵ ئەمانەشدا و لە سەروی ئەمانە هەمووشیانەوە پەروەردەیەکی جوان پەروەردەیەکی دروست لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە هەمووی ئەخلاق و ڕەوشت و مرۆڤ سازیە لە قورئاندا و لە فەرمودەی پیرۆزە مرۆڤ سازیەکە بە معنای وشە و بە معنای کەلیمە کەوایەکە فەردێکی ساڵح بێ تاکێکی بەسوود بێ بۆ خۆی و بۆ خانەوادەکەی و بۆ دەوروبەری و بۆ کۆمەلگای و بۆ مرۆڤایەتی بەگشتی بەڵێ ئێمە ئەو پەروەردەیەمان نییە یان ئەوە تاوەلا خراوە هەر بە نمونە ئێستا لە خوێندنگەکاندا تێبینی و سەرنج هەیە لەسەر بابەتی پەروەردەی ئیسلامی لە کاتێکدا ئاینی ئیسلام پێش ئەوەی بێت چارەسەر بۆ ئەو تاوانە نەدانی هەمیشە وەکو بەڕێستان ئاماژەتان پێ کرد بە شێوازێکی زۆر جوان بەردەوامە لەسەر پێگەاندنی خەڵک لەسەر کاری چاکە پەروەردەکردنێکی دروست و کۆمەلگایەکی پڕ لە ئاسایش و سەلامەتە کاتە ئێمە دەتوانین بڵین ئەو پەروەردەیەمان وەکو خۆی وەرنەگرتویان ئەوتە هەر نیمانە و بەڕاستی پەروەردەیەکی زۆر زۆر کاڵ و کرچە کە سوودێکی بە خوێندکار و جیل نەگەیاندووە کە پێ بگات پرسیارێکی زۆر زۆر جوانە من ئەگەر هەر لە خۆمەوە لە خودی خۆمەوە باس بکەم کە منیش باوکم و منداڵم هەیە لە ماڵێ من لە ماڵێ یعنی خوا شاهیدە یعنی کەم تەرخەمیم نییە تەقسیریم نییە بۆ ئامۆژگاریکردنی منداڵەکانم وە الحەمدوللا مسلمانان تریش پێم وایە باوەڕ ناکەم تەقسیریان هەبێت کەس پێی خۆش نییە جەرجی خۆی ڕۆڵەی خۆی کەسێکی خراپ بێت یعنی مەگەر کەسێکی شاز بێ و پەرگیر بێت ئەجینا هەموو کەس پێی خۆشە منداڵەکانی باشترین و چاکترین و بە ئەدەبترین و بە ئەخلاقترین منداڵەکانی یعنی دەوروبەر و کۆمەلگا بن بەڵام بەداخەوە بە تەنیا داک و باب ناتوانێت یعنی هەر ئەتوانێت لە ماڵێ سەیتەرە بکە ئەی لە کۆڵان ئەی لە ناو کۆمەلگا ئەی لە قوتابخانە بەڕاستی ڕێز و یعنی ڕێزێکی تایبەت و بۆ مامۆستایانی بەڕێزێ لە پەروەردە بەڵام ئەوان یعنی چ تاوانێکیان هەیە چ گوناحێکیان هەیە ئەگەر ئەو منهەزەی لە بەردەستیتیان منهجێکی تێر و تەسەل نەبێت ئەو منهەزە نەبێت کە خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێ ڕازی بن ئێمە کۆمەلگایەکی موسڵمانین بۆ دەبێ یعنی پەروەردەی ئیسلامیمان پەروەردەیەکی سەقەت بێ یا پێمان نەنجی و عیبە بێ ئەگەر وشەی یعنی ئیسلام بدەینە باڵ پەروەردەکەمان یا پەروەردەکەمان هەڵقوڵاوی ئاینی پیرۆزی ئیسلام بێ آخر ئەگەر وا نەکەین ئەگەر هەنگاوی هەڵە بنین بمانەوێ ئەو پەروەردەیە لابەرین یا نەیهێڵین واللهی کۆمەلگاکەمان زیاتر و زۆر زیاتریش دووچاری تەنگەشە و تاوانەکان زیاتر ئەبن و سەرکێشیەکان گەورەتر ئەبن و یعنی تووشی قەیرانێکی گەورە و قوڵی پەروەردەیە بین بۆیە لەگەڵەوەی کە داک و باو لە ماڵێمان دینە مامۆستایانی بەڕێزیش لە پەروەردە دەبێ ئەو کەسێک کە پەروەردەی ئیسلامی ئەڵێتەوە دەبێ کەسێکی مختص بێ شارەزا بێ ناکرێت و ئەو مێژوە ینی ئەو پەروەردەیە ئەو پەرتوکە بە مێژووی بکەیت ئەو کەسا پێویستی بەوەیە لەو تەمەنە پەروەردەی ئاینی بخوێنێ پەروەردەی ئیسلامی بخوێنێ نەمێژوو دوای ئەگەر ویستی ئەتوانێت بسە بەشی مێژوو لەوێ بە تێر و تەسەلی مێژوو بخوێنێ بەڵام ناکرێت و لێرانە مەحرومی بکەی لە پەروەردە ئەوە حەقێکی خۆیتی و حەقێکە خوای پەروەردگار پێیداوە و ئەگەر بەلایەنی ئەوەش بکەین برێن مەسەلا یعنی زۆرینە و وەکو خۆیان ئەڵێن مەسەلەی ئازادی بێت و دیموکراسی بێت بۆ 1995 بەسەرەوەی ئەو میلەتە موسڵمانە حەقی خۆیەتی چی بە باش ئەزانێت و بە زەروری ئەزانێت بۆ ڕۆڵە و جگەرگۆشەکەی کە ئەو ینی لە ناخی ئەو ئیسلامەوە هاتووە و ئەبێ ڕێگری لێ نەکرێت لە ڕۆڵەکانی کە لە قوتابخانەکاندا پەروەردەی ئیسلامی بخوێنن هەر دەست بردنێک یا هەر دەست درێژێک خوا نەخواستە بۆ هێشتن یا لاوازکردنی ئەو منهەزە کە پەروەردەی ئیسلامیە کە کاتی خۆی کاتێک ئێمە تەڵەبە بووین لە سەرەتایی و ئیبتیدایی التەربیە الئوسەریەش هەبوو حتا وایان لێ کردی چۆن لەگەڵ خێزان هەڵسوکەوت بکەیت چۆن کاتێک بەیانی تۆ بوویە سەرۆکی خێزانێک و خێزانێک کەوتە ژێر دەست چۆن تەعاملیان لەگەڵ بکەیت چۆن خێزانێکی تەندروست بنیاد بنێت چۆن ماڵێک بنیاد بنێ لەسەر خۆشی و کامەرانی و سەعادەت و لەسەر نەرمونیانی و حیلم و ئەناعەت بۆی بۆ خۆی و دەوروبەری بەسوود بێت بەڵام بەداخەوە ئێستا لێرە و لەوێ بەردەوام هەوڵ هەنە بەداخەوە ئەگەرچی هێشتاش بەزەقی و بەڕوونی نایەنەوێ ڕاستە و خۆ بە خەڵک برێن بەڵام ئەگەر شتێک نەبێ هەوڵێک نەبێ دیارە ئەوها باز ناکرێ و زەق نابیتەوە بەڵام بەڕاستی پێویستە پەروەردە نەک هەر لە ئاستی لە سەرەتایی
بەڵکو لە ناوەندی و دواناوەندی و حتا لە زانکۆکانیش واللهی من لەو بەرنامە پیرۆزەی ئێوە لەو تەوەرە پیرۆزەی ئێوەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم کە وانەیەکی یعنی تەندروست دروستی یان دەروون دروستی هەبێ لە هەموو زانکۆکان بخوێندرێ و ئەهلی اختصاص ئەم وانەیە بڵێنەوە بۆ ئەوەی ئەو زەختە نەفسیە دەرونیەی کە لەسەر قوتابیان هەیە کەم ببێتەوە و پەروەردەیەکی یعنی ئەو پەروەردەیە بە زنجیرە بەردەوام بێ هەتا ئەو کەسە لە زانکۆش دەرەچێ و تەخەڕوزەکە. من خۆم مامۆستای زانکۆم، خۆم لە ناو حرەمی زانکۆم، خۆم لە ناو جەرگەی یعنی هۆڵەکانم و لە ناو قوتابیەکانم ئەزانم قوتابی وا هەیە یعنی لە چ جێژاوێکدایە و ناڕحەتی هەیە و ڕەنگە ناڕحەتی مادی هەبێ، ناڕحەتی معنەوی هەبێ، ڕەنگە دەرسەکان بەلایەوە قورس بێ بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتایی لە قۆناغی یەکەم پێویستە ئەگەر یعنی بەبەردەوامی سمینارات هەبێت و یعنی بەو ئەقارەدا کە بەلایەنی پەروەردەیی بەلایەنی وەشارکردنەوە و خۆشەویستکردنی ئەو ئەخلاقە جوانانە یعنی تحبیب الأخلاق الحسنة إلى الطلاب یعنی ئەخلاقی جوان خۆشەویست کە لە قوتابیان بەڕاستی بۆ ئەوەی ئەو قوتابیە چەکێکی معنەوی پێبێ بە بەردەوامی خۆی دوور بگرێ لە فێڵ و تەڵەکەکانی شەیتان و لە هەوای نەفسی بە دوور بێ. ئەگەر یعنی من هەزێکە بێ زۆر شێشی دروست و زۆر پێویستە بەڕاستی کە وەزارەتی خوێنی باڵا یعنی مقرڕێکی جامعی دابنێ بخوێندرێ ئەگەر کەمیش بێت پێویستە بۆ ئەوەی قوتابیان هەمومان پێویستمان بەوەیە هۆشیار بکرێن پێویستمان بە هۆشیاری ئاینی وجدانی هەیە بۆ ئەوەی دەزانین کە لە هەرێمی کوردستاندا هەم حکوومەت و هەم ئەوانەی کە بە یاساناس و یاخود پارێزەرانی مافی مرۆڤ و زۆرێک لە ڕێکخراوەکان ینی خۆیان پێشنیاری کۆمەڵی یاسایان کردو یا بەتایبەتی تر کە و یاسانەی زۆرجار لە پەلەمانەوە دەردەچن ینی هەمیشە و بەردەوام ماف دەدەن بەو کەسێک کە کەسێک دەکوژێت و نایانەوێت ئەو کەسە بکوژرێتەوە هەر دەبێت لە زینداندا بێت وە زیاتر قەڵەوتر ببێت لە زینداندا و وا بەخێوی دەکەن. بەڵام ئایا دەپرسین کە خۆی باڵادەست ئەم بەرنامە جوانی بۆ ئێمە داناوە تا چەند گرنگە پێوی پابند بین ینی خۆی گەورە زۆ باشتر دەزانێت تاوەکو ئەم یاساناس و مافپەروەرانە خۆی زانا بەو دەسەڵاتی خۆیەوە بۆ هەموو بەرنامە جوانەی کە هەیەی ینی پێمان دەڵێت ئەگەر ئێوە ئەم فەرمانە جێبەجێ بکەن خۆشگوزەرانی دێتە نێو کۆمەڵگا تا چەند گرنگە ئەگەر ئەم فەرمانی خۆی گەورە ئەم سزایی کە خۆی گەورە دایناوە جێبەجێ بکرێت بەسەرەوەی کە کەسێک دەکوژێت کۆمەلگایەکی سەقامگیر کۆمەلگایەکی ئارام دێتە ئاراوە. زۆر پێم خۆشەوە پرسیارە کرد دەستان خۆش بێت بەڕاستی ئەو پرسیارەی جەنابتان پرسیاری تاک بەتاشی ئەو کۆمەلگایە یعنی بە شێوەیەکی گشتی بەڕاستی زۆر بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە کەەوە جێگای داخۆ ئەسەفە یعنی کاتێک کەسێک ئەکوژێ ڕاستە و خۆ یعنی دەسەڵات و دەسەڵاتی دادوەری و حکومەت و ئەوانە یعنی مەحاکیمەکان و مافی مرۆڤ و ئیلە ئاخیری هەمووی بەو ئەقارەداچی کە یاسا سەروەر بێ. بەڕاستی ئەوە یعنی وشەیەشی زۆر گەورێ زۆر پیرۆزە یعنی کەلیمەکە کەلیمێشی گەورەیە بەڵام بەداخەوە کاتێک لە تەطبیقکردنەکەی لە ئەرضی واقع دەبینین ئەوەی کە یاسا سەروەری ئێستا یەکسانە بەوەی ئەو کەسە ئەمینترین شوێن بۆی سزنە بزیتە هەر شوێنێکی تر لە خۆی ئەمین نابێت لە هەر شوێنێکی تر ئەو خواردن و خەو و نان و ئاوەی دەست ناکەوێت یعنی کەواتە بە سزنەکان خەریکە ئەبنە دابەستە و داڵدەی ئەو کەسانەی کەوا بکوژن دەستیان سوورە بە خوێنی خەڵکی و ئەوانەی کە دەستیان ڕەش بە خوێنی خەڵکی یعنی زۆرێک لەوانە کە بەنە حەق خەڵکیان کوشتووە و ئەو مرۆڤە یعنی کە گەورەترین بوونەوەری خوای پەروەردگارە کە لە لای خوای پەروەردگار تێکدانی کەعبەی پیرۆز بەرد ناکە ئەوەی کەوا وە لە زەوال الدنیا ئەهون عند الله من قتل امرئ مؤمن بغير حق یعنی تێکچوونی هەموو دنیا و تێکچوونی کەعبە و ڕووگەی مسلمانان و ماڵی خوای پەروەردگار بەرد ناکە ئەوەی خوینی مسلمانێک بە ناحەق بڕێژێت ئەوانەی کە ئەوەیان کردووە خوینی خەڵکیان ڕێشتووە ئێستا باشترین پارێزبەندی و پارێزگاریان هەیە یعنی کەسمان نەدیت لە سێدارە بدرێت و کەسمان نەدیت کەوا یعنی خەڵک لەوەی دڵی
ئۆقرە بگرێت بە تایبەتی ئەوانەی کەەوە خاوەن خوێن ئەوانەی کەەوە زەرجیان سوتاوە ئەوانەی ماڵیان وێران کراوە بۆ ئەوەی ببینن کەوا دەسەڵات ئەو کەسانەی کەوا 100% بەناحەق کەسێکیان کوشتووە بکوژرێتەوە چونکە ئەوە بڕیاری خوای پەروەردگار خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە و خوای پەروەردگار خەبیرە بەوەی کە چ بۆ ئینسان باشە و لە مەسلحەتی مرۆڤە خوای پەروەردگار ئەمری کردووە بە عەدل و ئیحسان إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون خوای پەروەردگار لەسەروی هەموو مرۆڤەکانەوە لەسەروی هەموو دەساتیر و منهەزە و بەرنامەکانەوە ئەمری کردووە بە یەکسانی بەدات پەروەری و بە چاکەکردن لەگەر نزیکەکانمان و نەهی کردووە لە هەرچی فاحیشە و منکەر و لە هەرچی دەستدرێژی و زوڵم و ستەمە و خوای پەروەردگار بەوە ئامۆژگاریمانەکە دەبێ بیرمان بێتەوە و ئەوە بەردەوام لە بیرمان بێ ئەگەر وا نەکەین بتەطبیقی شریعەتی خوای پەروەردگار نەکەین ئەوەی هەیە زۆر زیاتر ئەبێ و کێشەکان گەڵەکەتر ئەبن و ئەمن و ئاسایشی کۆمەلگا ئاسایشی کۆمەڵایەتی ئەکەوێتە خەتەر زیاتر لەوەی کە ئێستا هەیە بەداخەوە لە خلالی هەفتەیەک ڕۆژانە گوێمان لێبی بەیانی و نیوەڕۆ و ئێوارە بە نوێژی نیوەڕۆ خەڵک ئەکوژرێ خەڵک ناو ئەبن دەڵێ کەسەکە گیرا وەکەتە دەستی ینی بەردەستی یاسا چەند ڕۆژ و هەفتە و مانگێک دوایە خەڵک بیری ئەچێتەوە یا بەرعەفوەک ئەکەوێ یا بە سوڵحێکی عەشاری کۆتایی پێدێت و ئەو کەئەنەما یعنی وەکو بەرزەکەی بانان بۆی دەرەچێت و کەنەما هیچ شتێکی نەکردووە و ئەسڵەن سەرزەنشتێکیش ناکرێت خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز وەکو جەنابەت ئیشارەت پێکرد خوای گەورە فەرموویت ئەو ئاەتەی کەوا زۆرینەی موسڵمانان ئەیزانن وای گوێ بێست بوونە لە زانایانی ئاینی بەڕێز و قەدرگران کە خوای گەورە فەرموویت ولكم في القصاص حياة يا أولي الألباب يعني لە تۆڵەسەندنەوە حياتی تێدا ژیانی تێدایە يعني دووبارە ژیان ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگا لأولي الألباب بۆ ئەڵێ لأولي الألباب چونکە بەس ئەوانەی خاوەن کاکتەی عەقل ئەوانەی شیرن ئەوان ئەزانن ئەگەر ئەو یاسایە جێبەجێ نەکرێ چ نەهامەتیەک ئەو نەهامەتی ئێستا هەیە ڕوو لە خەڵکیەکە قیساس و تۆ کەسێک بکوژرێتەوە ئیعدام بکرێت لە بڕی کە کەسێکی کوشتووە بە ناحەق ئەی چۆن ژیانەگەر ژیان بۆ ئەوانەی دوای ئەو چکە ئەوە عنسوڕێکی فاسدە ئەوە دوڕندەیە کوشندەیە ڤایرۆسێکە لە ناو کۆمەلگایە وەکو عوزوێکی سەرەتانی وایە لە لاشەی کۆمەلگا دەبێ ئەمە لێ بکرێتەوە لا ببردرێت و نەهێڵدرێت چونکە ئەوە کەس یعنی مافی ژیان بەهی خەڵک نازانێت یعنی ئەو حەقە بە خەڵک نادا کەوانیش مافی ژیانیان هەیە بۆی بەر لەوەی ئەوە زیاتر ژیانی خەڵک بخاتە خەتەر و خەڵک لە ناو ببە ئاینی پیرۆزی ئیسلامە فەرمێ هەر کاتێک کەسێک دەستی سوور بوو خوێنی کەسێکی ڕێژ کوشتی قاتیلە کوشتی بە ناحەق دەبێ بکوژرێتەوە بۆ ئەوی ژیانی کۆمەلگا بەگشتی و حەقی عام نەفەوترێ درێ و خەڵک بە ئەمن و ئاسایش بژێ ئەمە ئەگەر تەماشەی سەردەمی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام سەردەمی زێڕینی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام سەردەمی سەحابە بەڕێزەکان ڕەزا و ڕەحمەت خوایان لێبی لە دوای پێغەمبەری خوا تابعین و تابعی تابعین و سەلەفی ساڵحیش توێن بە خوای پەروەردگار ئەمینترین یعنی سەدە بووینە و ئاشتی ترین کۆمەلگا بووینە و پاکترین و سەلامەترین کۆمەلگا بووینە جارێک بە پیاوچاکێک دەڵێن کەسێک دوو کەسی کوشتووە بە ناحەق دەڵێ یعنی کەسێک دەستی تۆتە خوێنی دوو مرۆڤ دەڵێ بەڵێ یەکسەر گیانی دەرەچێت و لە تاو ئەو تاوانە گەورەیە یەکسەر ڕوحی دەرەچێت پیاوچاکان ئاوا بووینە ئەو کەسی سەردەمانی تەطبیقکردنی شەریعەتی ئیسلام ئاوا پاک بووینە و ئەگەر تەماشا بکەی بە پەنجەی دەست یعنی ئەژمارەکرێ ئەو کەسانی کە بە ناحەق کوژراون خوێنیان ڕژاوە ئەوانە لەبەرەوەی تەطبیقی شەریعەتی خوای پەروەردگاریانە کرد. زۆر سپاس مامۆستاگیان دەرفەتمان تەواو بووە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆر عومەر حوسێن وتاربێژ و مامۆستای زانکۆ لە سۆرانە و لەگەڵمانە بوو سپاس بۆ ئەم دەرفەتە.